سەرەتا لە قوتابخانەکان دەستپێکرد لە سەرەتاییەوە، دواتر لە توێژینەوەی لە مامۆستاکانی زانکۆ بتوانن پەروەردەیەکی وا بکەن کە بتوانن بە زوانی قسە بکەن بە کوردی، کە لە ڕای سەرەتا ڕاگەاندنەکان دەبێت زۆر گرنگە. ڕاگەاندنەکانی کوردی ئێستا لەو توانایان نییە زمانی دایک بپارێزن، چونکە سیر دەکەی هەموو کەناڵەکان هیچ بەرنامەیەکی تایبەتیان نە بە زمانی دایک، هەمویان وەرگیراوە و لە زۆربەی وشەکانیان لە ئینگلیزیە لە زمانێکی تر گیراوە بەکاردێنن. ناتوانن دەبێت بگەڕێنەوە بۆ سەرفەرهەنگ و زمانی کوردی، زمانی دایک کە بتوانین بەردەوام بین. بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئێمە دەبێت خۆمان بپارێزین. خەڵکێکی زۆر هەیە بە ناوی ڕێکخرا و کۆمەڵی مەدەنی تا ئێستا ڕێکخراوێکم نەبینیوە لە کوردستان پاراستنی زمانی دایک بیت. ڕێکخراو دانراوە مافی ئافرەتە، مافی پیاوە، چەندەها مافی تر جێبەجێ دەکات. ئایا تا ئێستا بۆ بیر لەوەی ناکەنەوە ئێمە زمانی دایک بپارێزین؟ زمانی دایک عەرەب تێکەرە لەگە زمانمان، زمانی تورک تێکەرە لەگە زمانمان. ئایا بۆی ئێمە کارێکی وانەکەین تا ئێستا کارێکی وەمان نەکردووە زمانی ئێمە تێکەری زمانەکانی تر بین؟ دایم هەوڵی ئەومان داوە زمانەکانی تر تێکەری زمانی خۆمان بکەین. زمانی کوردی زمانی دایکە، هەمومان دەبێت پێویستە بیپارێزین و بە زمانی کوردی بجوێن. زمانێکی شیرینە. بەڵای منیش لەسەر حکومەت پێویستەکە زمانی کوردی بپارێزێت و زیاتر پەرەی پێ بدەیت.